عيد الورى هوشيار ببيان محوي جمال يار ببيان تاد الله صوت يدم بدان تاد الله صوت يدم بدان فاني نبي صرت قديم پروانه قد ناقات الشيام هواي الريق عاشقين أدا من تلعتي الصبح البدا من طلعتي والليل دجى من وفاتي المدد مدد مدد ياهو يا الله الصبح بدا من طلعتي والليل دجى المدد مدد مدد ياهو يا الله كنز الكرم مولى النعم كنز الكرم مولى النعم هادي الأمم لشريعته المدد مدد مدد ياهو يا الله الصبح بدا من طلعته والليل دجى فرهاته المدد مدد مدد ياهو يا الله هرخم بقربان شاهي مدينة هرخم بقربان شاهي مدينة شنك رحمة للعالمين أي نزل 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 ياهو يا الله الصبح بدا من طلعته والليل دجى من وفاته المدد مدد مدد ياهو يا الله من حادم شيشان توبي بايارم من حادم شيشان توبي بايارم من ظلامك والمد جوزارم النزل نزل نزل ياهو يا الله الصبح بدا من طلعته والليل غدا من غفراته المدد مدد مدد ياهو يا الله مدينة خوشة بهشتي خوايا مدينة خوشة بهشتي خوايا جاقوا عرانقاي رسول الله يا النزر نزر نزر ياهو يا الله والصبح بدا من طلعته
خۆم بە ساقی باڵای بێسایەت هەر خۆم بە ساقی باڵای بێسایەت مەرخوا بزانێ شەنی بەرزە پایەت نەزەر 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 یا الله صبح بدا من طلعته والليل نادى من وفراته المدد مدد مدد يا الله درمان دردك محمد نامو درمان دردك محمد نامو عكسي رخصارش بدلي تماما النظر نظر نظر يا نەخوا دەستا خۆش بێ و نەکتان بەڵازان و خۆشەویستان بە ناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لێ بێت و میهر و ڕەحمەتی مانگی پیرۆزی ڕەمەزان بڕژێت بەسەر هەموو لایەکتاندا ئینشاءالله تاعەت و ڕۆژووتان قبول بێت لە خوای گەورە دەپاڕینەوە کە ئەو عیبادەت و ئەو پەرستشانەی کە ئەنجامی دەدەین لێمانی وەربگرێت ئینشاءالله. ئازان خۆشەویستان ئەم شەویش لە بەرنامەی سیگەوهەر لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستا دەبین بە کۆمەڵێک مناجات و سرودی ئاینی دڵ و دەرونی هەموو لایەکتان فێنک دەکەینەوە ئینشاءالله و لەگەڵیشیدا کۆمەڵێک قسە و باز دەکەین لەبارەی گرنگی هونەری ئیسلامی و سرودی ئاینی لە کۆمەلگای کوردیدا. بەڵێ فەرموو سپاس کاک دانیار سڵای خۆی گەورەتان لێبێ خۆم بە خۆشحاڵە زارم ئەم شەو لە بەرنامەیەکی نوێی سیگەوهەر لە کەناڵە جوانەکەی پەیام لە خزمەتان ئاشنابینەوە بە کۆمەڵێک بابەت و بە کۆمەڵێک بابەتی هونەری لەگەڵ دوو برای خۆشەویستم کاک کاوەی چەلەبی و لەگەڵ کاک سید عابدی حسێنی کە هەردووکیان لە ڕۆژهەڵاتی ئێرانەوە هاتوون یاخوا بەخێر بێن. سپاس بۆ تۆ کاک داناریان. سپاس خۆش بێ. ئازان و خۆشەویستانمان بابەتی ئەم شۆمان کۆی بابەتەکەمانە و ئەو سات و کاتی کە هەمانە هەمووی تەرخان دەکەین بۆ مناجات و سرودی ئاینی و لەگەڵیشی دابزانین تا چەند گرنگە ئەم بابەتە هونەریە ئیسلامیانە هەبێت لە کۆمەلگای کوردیدا و لەگەڵیدا باز لەوە دەکەین کە بە بەراورد بەجاران تا چەند گرنگی پێدەدرێت یاخود پاشەکشەی کردووە. دەچمە لای مامۆستا کاوە چەلەبی یاخوا بەخێر مامۆستاگیان سپاس بۆ دەکەونت بەخێر بێخوا. ئەگەر لەوە دەست پێ بکەین تێڕوانینی ئێوە بۆ سرودی ئاینی بۆ مناجات چییە؟ لەنێوی خوددا ڕۆژە مبارەکەی ڕەمەزانی هەموو لای پیرۆزایی دەڵێن و ئینشەڵڵا چێژ لەو ڕۆژە مبارەکانە وەگرن و بە دەرگای ئیلاهی هەرحاڵ هەر کەسە نیازێکی هەیە و هەر کەسە زۆر زۆر باشە تۆزێک کێشەی دەنگمانی دێمەوەلات تاوەکو چارەسەر دەبێت ئینشاءالله. دەچمە لای کاک سەید عابید گیامە خێر بێت سەرە دووچاومان خێر بێخوا لە ڕۆژهەڵاتەوە نیە کاگێ من. بەڵێ کاک سید عابد لە شارە جوانەکەی جوانڕۆ هاتووە و کاکاوەش لە شارە جوانەکەی کۆماری مەهاباتەوە هاتووە نابێ بڵێن مەهابات یاخوا بەخێر لە شاری قازیەوە هاتووە و کاک سید عابدیش لە شارێکی جوانڕۆوە یاخوا بەخێر بێن سەر هەردوو چاومان. ئەگەر باسی خۆت و ئەزمموی خۆتمان بۆ بکەیت کەمێک کاکسەی بە ناوی خۆ سڵاو و ڕێز و حورمەتم هەیە بۆ جەنابتان و بەڕێوەبەرانی بەرنامە و هەروەها بینەران و بیسەرانی خۆشەویست ئەمن سەی عابدی حسێنی لە شارە جوانەکەی سەلاسی باوەجانیوە خزمەتان ماوەی 20 ساڵە ئیشی ئاینیەکەم هونەرمەندی ئاینیم لە خزمەتانی خوا بەخێر بەسەر دووچاومان. لە ڕۆژهەڵات چۆنچۆنیە بابەتە ئاینی و ناجاتە ئاینی و سرود کاک سەید هەروەکو کاک دانیار وتی ئایا شەوانی ڕەمەزان شتێکی تایبەت هەیە لە منتیقەی جوانڕۆ و لە منتیقەی هەورامانی تەخت هەورامانی ئەودی و کە شتێکی جالب و شتێکی جیاوازتر بێ لە شەوەکانی ترە؟ شتێکە جیاواز بێ مامۆستاگیان
ئەوەیە کە ئەو سەوتی مامۆستا محەممەدی ڕەبیعیە دەرەجاتی عالیە ئینشاءڵڵا ئەوەش بابەتێکە کە هەموو کەسێک گوێی لێوێت مایە ڕەمەزانە. زین چۆنە کاک دانیار لەوێ شتێکی جوانی وت کاک سێدابێت نیو سەعات چارەکێک لە لادیەکانی ئەترافی کوردەواری زیاتر منتیقەی مەریوان جوان ڕۆپاوە نیو سەعات چارەکێک پێش بانگی بەیانی سەڵاح کرێ بە شعرەکانی مامۆستا محەممەد ڕەبیعی بە دەنگی خۆی دەگیر کراوە و کۆمەڵێ مناجات و شتی تایبەتیە کە ئینسان وەختی گوێی لێبێ لە خەو ڕائشەنێ بەڕاستی یعنی لەو حاڵەتی کە ئینسان بێ ئاگایە هۆشیێتەوە خۆشوەی و خەبەریە بێتەوە بێدار ئەبێ پڕ ئەبێ لە عیشق و مناجات و بە دەنگی مامۆستا محەممەد ڕەبیعی چکایکە لە عەلامە گەورەکانی کوردەواری لە ڕووی ئەخلاقیەت و فکری و عیرفانیەت و تەسەوف و لە ڕووی شعر و ئەدا و سەوتیشەوە. بەزای کاگێ من لە شاری جوانڕۆ بە تایبەت بە بەراورد بە شارەکانی دیکە فەرهەنگ و مۆرکی کوردەواریان زۆر زۆر یعنی ئەو منتیقانی کە من باسم کرد یعنی تۆ سەعات سێ چارەکێنی و سەعاتێ پێش بانگ سەڵا ئەکرێ بە کۆمەڵێ مناجاتی و شعر و مقامات یعنی حەز ناکەی بانگ با بەڕاستی حەزەکەی بەس گوێت لێبێ ئەوەندە ئینسان پڕەکە لە حاڵەتی ڕۆحی و دینی و ئەخلاقی یعنی پڕ ئەبیتەوە لە خاڵی ئەبیتەوە لە هەموو شتەکانی دنیا و پڕ ئەبیتەوە لە خواویستی و لە عیبادەت و لە کۆمەڵی حاڵەتی جیاواز بەڕاستی ئەو شتە لای ئێمە پێشتر هەبوو بەس بەداخەوە ئێستا نەماوە. کاک سەید لە هەورامان چی؟ چۆن گوزەرێ لەوێ بابەتە ئاینی و سروداینەکان؟ بەڕاستی هەورامانێژە زۆربەی هەروایە بەڵامی شتێکی تایبەتی خۆیانیان هەیە کە استفادەی لەکەن سیاچەمانەیە سیاچەمانەیە و مانتەقەی خۆیان سیاچەمانە لای ئێمە خۆتە زین بە دیوێکی ترا ڕۆشتەوە بەداخەوە ئینا سیاچەمانە تەواو حاڵەتێکی ڕۆحی و فکری ناوتەکێ و خانەقا و ناو مزگەوتەکە حتا با باس لە تەکێ و خانەقانی ناو مزگەوتەکانە هەمیشە ئەم شتانە ئەوترێتەوە سیاچەمانە بە شێوازێکی دینی ئەوترێتەوە. کاکاوەگیان زۆر دای لەو نەکەم سپاس دەکەم لە خزمەتدا ئەگەر درێژە بە قسەکانت بدەیت ئەرز بە خزمەتە هەروەکێ جەنابەت منت معرفی کرد من کاوەی چەڵەبیم زۆرتری کارەکانم لە بەشی ئاینی و بەشی منازات وانەدا بۆ و چەند دەفە هاتوومە خزمەتان بێگومان بەرنامەم بەرحاڵ پێشکەش کردو بە بینەرانی بەڕێزی ئێوە ئەرز بێ هەر بەکو ئێوە دەزانن کوردستانی وێسلا ئەو دیودیم ناکرێ بڵێ ئەو مەرزەی ئێمە لە جۆ کردوتەوە هەر وەک یەکە ینی ئەو بەو جوورێکە لە ڕەمەزاندا ئێوە بەئیسلا بەرنامەهای ئاینی بەڕێوە دەبن بگرە لە منازات یا لە خانەقاکان لە لای مەشاراوایە ئێمە هەم لە خانەقاکاندا لە مەرانگی ڕەمەزان هەر بۆ کە مامۆستا فەرمووی پیاوکەرەساتە خانەقا هەتا گوێ دەگرێت لە ناڵە و لە بەئیسلا نەزوای عاشقانەی ئەو کەسانێکەوە گەڵ بڵە مامۆستا خوێنێ خۆ بخۆدەوە ئینسان پاک دەبێتەوە. کاکاوگیان پێمان خۆشە گەمان لە بەرهەمێکی جەنابەت دوێت جاتۆ لەبەری کە لە مەهاباتەوە هاتووی ئەبێ بە تایبەتی دوای قەتارێکی خۆشمان بۆ بڵێ لەسەر چاو لەسەر منتیقەی ئێوە مەناوبانگە بە قەتار ئەرز بێ من فقط ئەو شۆ کارە زەربیەکان ڕیتمەکان با مامۆستایان پێشکەشکە من فقط بە مەقامەکان لەگەڵ و بەشداردەم لەسەر چاو. Ya ilahi, ya ilahi, her çağın pena
ای گنهبارم بگریان بتنه پیش خاپیانی یک صدای آوار بکن ای شافعی يوم إلهي هرتو پناهی ای پناهی آسیان ای پشتیوانی مؤمنین روژ پسلان وجود رحمت با عالمین ای پناهی آسیان پشتیوانی مؤمنین روژی پسلان وجود رحمت با عالمین ای گنهبارم بگریان بسن پیش خاپی امی یک سزار بکنی شافعی یم الامین ای پناهی آسیان پشتیوانی مؤمنین روژی پسلان وجود رحمت و عالمین روژی پسلان وجود رحمت و عالمین روژی پسلان وجود رحمت و عالمین معجزاتی تو آگر لشاخان شوبدا ای گنهبارم بگریان بتنکش خاپی امی یک صداوار بکنی شافعی یم الامین اخوان دەستان خۆش بێ و دەستان نەرزێ دەست خۆش کاکاوە گیان
ئەکسەیز لە ناوچەی هەورامانە ئاوازێکی تایبەت هەیە تایبەت بێ بە مناجات و بابەتی ئاینیانە لە سیات چەمانەکەەوە سەرچاواگرێ ئاینێکی تایبەت نییە. کاک سید عابد سیات شەمانە ئێمە هەمیشە لە دەرەوە لە هەموو شوێنە ئیبیسین ئایا سیات شەمانە حاڵەتێکی مزاجیە یان حاڵەتێکی عیرفانی و تەسەوفیە ئەساسی سیات شەمانە لە چی هاتووە؟ وتۆ معلومات و زانیاریت هەبێت. مە قوربانە بەم کاکەیە من گیانە سیات شەمانە حاڵەتی ڕۆحی هەیە. ئینسان تا حاڵەتی ڕۆحیە بۆی پێشنەیەت ناتوانێت 100 ساڵ ئەو سیات شەمانە بڵێ. تەبەن تەحریراتی قورگ و ئەدای زۆر هەم لە حاجی تۆ نەفەس سیال لە سیات شەمانەیە چۆنی؟ هەم نەفەسگیرە وایە مە باشش عادی پێمان خۆشە گوێمان لە سیات شەمانێکی کورد بێ. سیات شەمانەکەی پێم وابێ کاگالان سیات شەمانە شتێکی تراوە و سیات شەمانەی ئاهەنگەکەی لێت بەس سیات شەمانە خۆی ئەزانێ چییە؟ سیات شەمانەش نەوەکە بدونە دەفە بدونە ڕێتمە نارەوە. امشوار حال يا الشوفر سامر يا لك صحير تشكرو صمني يا جحيم يا فراوان خيل روحك وتصيتم كدوان شاهداي بدا ودردو تاو وتابيكم الأرض يا نكو تابيكم يا دەست خۆش بێ دەست خۆش بێ. کاگێ من نازانم ئەو خۆی هەورامیە باشە بژەر هەورامیم یعنی ئێمە بە هەورامیەکان تۆزی ئەحساسێکی تایبەتی بۆ ئێوە کەمترێک ویستەوە پرسیارە بکەم ئەو ئیحساسە تایبەتێ مەسەرەن ئێمە هەمانە ئایا ئەو لەهجەکانی کەژەر وایە ینی وەڵا قوربانە وەلای کەس نایبینیتەوە تۆڵێکی کاکاوە والله بەڕای من موسیقا هونەر هەر منتەقە تایبەت بخۆیەتی تۆ بگرەلان لە دەشتێک لە کەویرێک تۆ هیچ گونە ئیحساسێک نبینی چونچی هیچ شتێکی لێ نەکە ئیحساس ببزبێنێ بەڵام لە هەورامان ئەو هەموو شاخ و داخ و جوانە دەنگی چاسەهەی بولبول مەسەلە گوێزەکەیەوە خۆت بە خۆت بە تەقلیل لەو بەئیسلا نازانم سروشتەیە بەڕای من بێئەدەبی نەبێت لە خزمەت گیرانەوارک و شتێکی خۆشی ئەڵێن هەورامی ڕقی لە سمۆرەیە ڕاستە؟ من هەورامی نییە تا بزانم خۆ ئەختی هەورامی خەلی کاک دیندار وایە برا کاک دانیار دەوتی گاکە گوێزەکەمانە خۆن وەڵڵا هەرچی زۆرێکی و گوێزانەی لە هەورامان نێ سمۆرە ناشتویتی گوێزەکانی شەخۆن کاک کاوە جانە تۆ لە منبعی قەتارەوە هاتووی بەڵێ ئەمانەیە پێش بە هەر ئیشێکی تر گێمان لە قەتارێکی خۆش بێ چون مەهابات منبعی قەتارە منبعی مامەساهێ ماملێ و کۆمەڵێ قەتاری کوردین بەڕاستی شتێک بە ئەرزکەم من مەکتەبی مامۆستا ماملێ زۆر گەورەیە من قەت نەمێراوە خۆی لێدەم زۆرتر کارەکانی من سنەتی و بەرەساسی موسیقای کاکە ساتر دەزانە لێرانی موسیقای عرفانی سنەتیە وەک دەستگاش ناسشتیوە بەڵام پێشێشان دەکەم یەکدانە لە قەتارەکانی مامۆستا ماملێ لەسەر چاو چونە با من پێم خۆشحال بۆ بینەرانی خۆشەویستیش مامۆستا ماملێ
کۆمەڵی قەتاری دینی هەیە کچکە زۆرترین کارەکانی مامۆسا بێخوت مامۆسا ماملەی خوێندوتی خۆی لە ئەسلی دینیا بینێتەوە بەڵام بەداخەوە ئەمڕۆ بە جۆرێکی تر و بە وێنایەکی تر چۆتە ناو خەڵکی نا زۆربەی کارە جوانەکانی مامۆسا ماملێ بەڕاستی دینیە لەسەر چاو فەرموو کاگوڕ بە ئەو دەمێک ساقی جوۆرە لەگەڵێ چاوت خۆش لە ژێرەوە أخدم يكساقي دم دخيل ساوكان بجاي دسي من بقاي فدايا بيري مغايان فداياك مغانا بجاي دستي مني بقراي فداي بيري مغانا أخلد لا مستحيل بقوي جذبنا يا زين ميل کاکاوگیان کاکاویان کە پێشوی بێ لای کاکسید ئەم قەتارە چۆن چۆنیە کەمێک باسی کری مێژووی خودی ئەو هەوایە
ینی ئەو دەتوان بڵم مێلۆدی یا ئەو سەبکە خوێندنا لە باوچی مامۆستا ماملێ ڕەحمەتی واتە باوچی ڕەحمەتی بەنێوی سەعیدی ماملێ بە ئیدیس هاتووە بۆ بەیسا بنەماڵی ماملێ چۆنیەتی وەش عەرزتان کەم بۆ جوورێکە من بیستومە ئەو هەوای خودی مامۆستا عەبدوڕەحیم سابڵاغی مەشهور بە وەفایە شاعرێکی زۆر ئەسلی ئاهەنگەکە بەڵێ ئەو هەوایە بۆ خۆی داینەوە و خانەقایی خودی خۆشی لەڕێ حەزی وەفاتی فەرمووە عارفێکی زۆر زۆر گەورە بۆ کە دیوانی شێری هەیە قەداغی لێرە کۆی کردوێتەوە پێشکەش کرا ئەو دیوانە زۆری هەیە یەکدانە من پێم وە لە مەهاباد لە تەواوی خانەقاکان ئەوانەی کە شەیدای دەنجی ماملێن ئەوەی زۆر دەڵێنەوە ئەرێ ئەی بە زۆڵ فڕۆخسار نابێزگەلەوەی ئاغا و چاوانەی دەتوانم بڵم پێشەش هەوای زۆر بەنێوبانگی دیکەشی هەیە ئارای بە زوڵف و ڕوخسار ئەوای تەواو وڵەکەم دەڵێن ئەوادی ئەوانە هەموو هەوامیشە چاوە چاو ئیشەڵاوانە دواییینەوە لای پێم خۆشە بۆی کە ئەو بابەتانە بە بابەتێکی مەزاجیان نەڕوان ناو خەڵکو و ناو کۆمەڵگایە حەزەکەم باس و خاصی لێ بکەین و بیشێلین ئەوەتەمێنۆ لای تێبینەکەم هەیە بۆ بینەران و بۆ ئێوەش من بە خزمەتە و مامۆستانە نەگەیشتم ئەوڵین کەڕەتە لێرە بە خزمەتیان دەگەم ئەوڵین کاری کە پێش چێشمان کە تا لە شۆقی ئەو گروپە جوانە و ئەو برا دەزڕەنگینانە و بەخصوص کارگوبا کە بە نێ جوانەکەی ئاوازی ئەوڵی ئەفشارەکەی لێدا من هەر فیلمەدا هەخێندم دەنا لە هیچ چۆنە کوترا بوو بۆ ئەوڵین بار بوو ئەی گوناه باران کاک سید عابدیان پێمان خۆشە بێن لای بەرهەمێکی درو دای باس و خاصێ بکەین لەسەر ئەو بەرهەمانە و لەسەر ئەو شێوازم وتنەی هەورامی خانەقای و سۆزا جوانانی کوردەواری ئەگەر شتێکە دێ لە خزمەتاوی عشقي تواوى من بابوانا عشقي تواوى صار لهر شوين يا كان يا كات يا ذاكر خان قابو كات يا مستي ما يكدم يا جمانا يا ليل ليل ليل
يا رسول أمانة أمجاني كمالي آمان ليلي آمان ليلي سياد شمانا ليل 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 يا رسول أمانة أمجال بك يا ميلي آوال ليلي آمان ليلي شريخ وقرامي ليلو ليلو ليلي هوري دوري يا دوس أمجار بيا كمالي وفانا بريدان ليلو ليلو ليلي يا رجل يا نفوس أمجار بيا كمالي هوار ليلي وأمان ليلي سياد شمعنا ليل 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 يا رسول أمانة أمجار بيا كمالي هوار ليلي آمان ليلي كزيد العاشق ليل ليل ليلي ولا يا مدينة أمجال بك ميلي هوان ليلي تصيب لك يا نبي وليلي بدل تسكينة أمجالي كميلي هوان ليلي سياد شمعنا ليل ليل ليلي يا رسول أمانة أمجال بيا كمالي هوار ليلي آمان ليلي إنا عشقت الليل ليل ليلي دانز جسر أمجار بيا كمالي دنيا كاولا بو ليل ليل ليلي يم بيا خبر أمجار بيا كمالي آوان ليلي وآوان ليلي سياد شمعنا ليل ليل ليلي يا رسول أمانة أمجار
لروزتنا يا نبي هر نور باران بويوم لروزتنا ليلو ليلو ليلي هر نور باران بو ليلو ليلو ليلي كدافعي ظلمات يا نبي هر نور باران بو أمجار بك ميلي هوار ليلي وآمال ليلي سيا شمانا ليل ليل ليلي يا رسول أمانا أمجار بك ميلي هوار ليلي وآمال ليلي یخوا دەسا خۆش بێ و کلنتان نەرسی سپاس کاکی دانیاریان سپاس کاکە عەبدی خۆشەویست کاکە دەگەر کەمێک باسی ئەم ئاوازانەمان بۆ بکەین هەستەکی جیاوازی هەیە لە نێوان ڕۆژهەڵات و باشوورە لە ڕووی ئاواز و مەقاماتانەوە کە هەبێ کاکە دانیال لە جیاوازیەکەی ئەوەیە لەحنی وتنەکەیە لەحنی وتنەکەی لە عێراقا لە کوردستان لە کوردستانە لەحنی وتنەکەی سەبکی عێراقیە سەبکی بەغدادیە سەبکی قورئان خوێندنە بەڵام لە ڕۆژهەڵات هەوان نییە سۆزی دەروێشی و ناڵەی دەف و زۆر باشە ئێمە ناوبڕێکمان هەیە دواتر گفتوگوی زیاترەکی ئینشاءڵڵا باش نییە خزمەتان ئازان و خۆشەویستانمان دەچینە لای ناوبڕێک و دواتر بەردەوام دەبین لەگەڵتاندا تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام کاشۆ بەرهەمێکی خانەدانە تایبەت بە خوان و چێشتخانە چێژ و جوانی زەیتی کاشۆ مایەی کۆکەرەوەی خێزانە بۆ دوورکەوتنەوە لە زەخت و شەکرە کاشۆ دەوا و دەرمانە هەمیشە مەڕوانە لە هەرزانی کە ئەزانی لەسەر سیحەتت گرانە دەسا هەڵبژێرە زەیتی کاشۆ بەرەکەتی سفرە و خوانە ڕەمەزان لە ڕیکلامە ڕەمەزان لە ڕاستیە مناڵی ناسن درەنگە فریان ناکەوی باش دایگەنی ساڵەسم قڕب هەزەوابانیە پارشێو ناکەم بەڵێ بەڕۆژوو ڕەمەزان وەک ڕکلامەکان بێت یاخود ژیانی ڕاستی با هەوڵدەین زۆرترین تێشوی قیامەتی تیا کۆ بکەینەوە بە جۆرێک چێژی ڕۆحی لێ وەربگرین تا 11 مانگی تر بەشمان بکات برنجی مەحموود ڕەمەزانتان لێ پیرۆزەکات کۆمپانیای کاروانی مەدینە کۆمپانیای کاروانی مەدینە گەشتەکانی عومرەی دەست پێ دەکات بۆ هەردوو شاری مەدینەی درەوشاوە و مەککەی پیرۆز بە باشترین خزمەتگوزاری و نرخی گونجاو بە سەرپەرشتی مامۆستا کەمال غەفار و بەڕێبەرایەتی مامۆستایانی ئاینی شارەزا و دڵسۆز کۆمپانیای کاروانی مەدینە بۆ حەج و عومرە ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر نەخۆشخانەی بەخشین بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن خۆمان تێکەڵەکەمان حاضر کردو و پێویست ناکا بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تا بکەیتەوە خۆی لەوە باشتر دەشوەکات و هەر شۆنێک لێبنی خۆش دەرەچێت چای مؤمین تام و بۆن ئایدی ئێمەیە
مناڵەکان چاوشارکی ئەکەین ئەبێ ئارام بماندۆزێتەوە خێرا بەخۆمە بشێنەوە 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 ئەوە خەریکی چیت؟ بیگرن! جبسی دانە خۆشترین جبسە بۆ هەمومانە. ناونیشان سلێمانی شەقامی سەدەکەی ئازادی نزیک نەخۆشخانەی توی مەلیکی تایبەت. بۆ زانیاری زیاتر پەیوەندی بەم ژمارانەوە بکەن. ئێمە لێرەین هەموو کات و هەموو ساتێ بە درێژایی ساڵ ئێمە هەمووان دەبینین. بۆ کار ناکەین تا سوپاسمان بکەن بەڵکو بەرپرسیارەتی و ڕازی دڵمان جێبەجێەکەین. ئێمە لە ناخی ئێوە هەڵقڵاوین. خۆشویستنی کار و پیشە و بەدەستێنانی ڕەزامەندی خوددا ئامانجمانە. شانازی دەکەین کە یەکێکین لە باشترین نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان. ئێمە لە نەخۆشخانی بەخشینین. لای ئێمە دڵنیاتری. هەرچەند لە یەکتر دوور بین دیسان پێک دەگەینەوە ئێمە بۆ یەکتری پشتین نابێ بیرتان بچێتەوە. وەرە عەزیز نزیک بینەوە دڵمان بۆ یەک بکەینەوە بە یەکەوە بەهێزترین با دوور نەکەوینەوە. سێگە خاڵەجان بۆی چایکی خۆش دروستکەین؟ پێویستمان بە تێکەڵکردنی ئەنوا چا هەیە. 1 ڕوبە چای بۆ نار، نیو کیلۆ سیلۆنی بێبۆن لەگەڵ تێکەڵکردنی 4-5 جۆری تر لە چان. اینجا تێکەڵیەکەین بەدەستنا 1.5 لیتر ئاوە هێنین. بنووسە تا 80 پلەی سیلیزی دەکڵێنی هێل و دارچینی پەستێەوە هەندێک تام و گوڵ و جیراوەی تری بۆ هەڵمێنن بیخوێنەرەوە سەیری تێکەڵبوونی گەردەکانی چاگاگەی. هەموو ئەمانەس لەژێر پەستانی 5 پلەی پاسکال. کوڕەکاکەوەی ناوێ خۆ عیلمی زەڕە نییە. چای مۆمین هەیە. خۆمان تێکەڵەکەمان حازر کردو و پێویست ناکا بیست هاوکێشەی چا تێکەڵکردن تاق بکەیتەوە. خۆی لەوە باشتر دەشوە کاتێ و هەر شوێنێک لێبنی خۆش دەرەچێت. چای مۆمین تام و بۆن ئایدی ئێمەیە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵازان و خۆشەویستانمان یەکێک لەو خواردنانەی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا زۆر گرنگی پێدەدرێت و لە بەرنامەکانی پێشوشماندا باسمان لە سوودەکەی کردەوەیش خوورمایە کە لە مانگەدا زیاتر مسلمانان گرنگی پێدەدەن و لە کاتی ڕۆژوشکاندندا دەیخۆن. فرۆشیارێک باز لە خورما دەکات و باز لە جۆرەکانی دەکات کە پێم وابێت چەندین جۆری هەیە لە کوردستاندا. پێکەوە بینەری فیچەرێک دەبین لەو بارەیەوە. زەفەرم فرۆشیاری خورمام
لە 2010 توکانمان الحەمدوللا خورماش بابەتی زۆرە خورمای ناوە خۆیمان هەیە وەکو عێراقی خورمای دەرەکیشمان هەیە وەکو ئێرانی و فەڵەستینی و سعودی و چەندەها بابەتی تر ئێستا لە مانجی ڕەمەزداندا خەڵک خواستی زیاتر لەسەر بابەتە تەڕەکان هەیە خورمای تەڕ خورما تەڕە ئێرانیەکانیش خواستی زۆرە و نرخیشی هەرزانترە خورمای فەڵەستینیەکەش لە هەر هەمووان زیاتر خواستی زۆر لەسەرە لە بۆی شکلی جوانە و دنچی گەورەیە لە ڕووی نرخەوە خورما فەڵەستینیەکە لە ئێستادا کیلۆی لە 17,000 تا 25,000 دەڵار پێش شوێنەکان لەگەڵ خورمای عەجوە بە هەمان شێوە بەم نرخانەیە خورمای هەرزانیش خورمای ئێرانیەکان هەرزانن نرخیان 2,000 تا 3,000 نادێت کارێکی سنەتیش ئیشمان لەسەر کردووە بەڕاستی خورما جگە لە خێروبەرەکەی زۆر زۆری هەیە یعنی دەتوانین چاکەش پێکە ئێستا خەڵک وەکو هەدیەش بەکاردێنی حەدیسی تایبەت لەسەر هەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ من تصبح كل يوم 7 مرات العجوة لم يضر في ذلك اليوم سم ولا سعر يعني هەر کەسێک ڕۆژانە بەیانی بکاتەوە بە عەبدن کە خورمای عەجوە ئەو ڕۆژە خوای گەورە دەیپارێ لە سعر و لە ژەهر وەکو خودی خۆم هیوا ئەواتمەوەیە لە ڕۆژی قیامەتیش لە بەهەشت لە باش خوای گەورە بەهەشتمان شادکە لەگە عەبدوڕەحمانی کوڕە عەوف ڕەزا و ڕەحمەتی خوای بکەویش فرۆشیای خورما بووە لێوێن دەرێش بتوان خورمای بە خەڵک ببەخشێت پێویستە لە هەموو ڕۆژەکاندا لە هەموو مانگەکاندا پێویستە خورما بەکاربێنین بەکو ڤیتامین دی ڤیتامینەکانی تر لە خورمادا وەردەگرین هەموو ڤیتامینەکان تاکید پێویستە لە هەموو ماڵێکدا خورما هەبێ نەوەک تەنها لە مانجی ڕەمەزان نەوەک تەنها ئەو کاتەی لە فتار دەکاتەوە بۆ فتارەکەی بەکاری بێنێ پێویستە لە هەموو ڕۆژاندا لە هەموو مانگەکاندا لە سفرەکاندا خورما هەبێت و بۆ خۆشی سوودی هەیە بە تەکید بۆ تامەکەشی بەوەکە خورما هیچ زیانێکی پێ ناگەیەنێ بەڵازان و خۆشەویستان بەردەوام دەبین لەگەڵتان لە بەرنامەی سی گەوهەر لەگەڵ ئەم ئازیز و خۆشەویستانە بە کۆمەڵێک سرود و مناجاتی دیکە دەچمۆ لای کاک سەید کاک سەید هاوشانی ئاوازی سیاچەمانە لە هەورامان ئاوازێکی دیکەتان هەیە پێ دەوترێت شێخانە پێم وامانێ بەڵە شێخانە گرد و گەردانە ئەگەر ئەو ئاوازت ئامادەی پێمان خۆشە گوێ بیستین زبانتان کاکدانێ فەرموو خاكي مدينة يا رسول شفاي زمانه شفاي زمانه خاكي مدينة وما دريمانه وما دريمانه بلا مشيوطو يعني بفضيلك يويل كرداي من نبو يا رسول خوابها لنبريل يردو يردانو يردو يردانو
خاكي مدينة باوانم وما يندر يمانم شوان شوناوان باواني ويان عزيزك جوال روجان رومني يجار بجاري باواني دوريا كي تومني دوريا كي تومني ليرة مرخو يا نبي صلواتي شمال ليرة مرخو يا نبي صلواتي شمال بوجه حقيته يا رسول ضليك تتحل بوجه حقيته يا رسول ضليك تتحل قريد قريدانه قريد قريدانه حكيم مدينة حكيم مدينة باواني وما درماني مولاي شريف يا رسول واخاك حجاوزني او خاك درمان جانيون دي ناصوزني وادي ناصوزني حواركنا يا نبي جاي عشقي دارين حواركنا يا نبي جاي عشقي دارين لسوي مدينة يا رسول ضلب تابرين لسوي مدينة يا نبي ضلب تابرين بوازني عرش وبواني وجعل لوحوه هم قوي صلوا بلا صر بواني ورسولي أكرم صلوا بلا صر بواني وجمال بيغام بور قردانه قردانه خاشي مدينة باوانه وما درمانه خاشي مدينة باوانه هاي عزيز وما درمانه هر الاسلاماني جان عزيزك مجاول تام دينيتو يا نور روحك يا رسول وكم في هدايته يا كم في هدايته قر حقيقيا يا نبي
قرم جازيا ضلا درويشم يا نبي فتوى رازيا قرد خاكي مدينة باوني وما دري ما بنو وما دري ما بنو يا خو دەستان خۆش بێ و خێر بێنەوە یاخۆ سپاس ئاوازە هەر ئی هەورامان ینی فۆلکلۆری هەورامانە بەڵێ هەورامانە فۆلکلۆری هەورامانە خوا دەستان خۆش بێ و تایبەت سپاس دەکەم ببوور ئاواز من بە ئەو لەهجە هەورامیە تەواو دروستەی نەمتوانی بڵێم بە گەورەی خۆتان بمبورن جا لەمووی سەیتر کاکەوە ئابێت هەورامیش نییە من وام زانی هەورامیە لە بیدایەتی بەرنامەکەیان ماشەڵڵا ینی هیچ چەستی پێ ناکەی ئەوتر نانە شەورە هەورامانی خواردووە یاخوا بەخێر بێ مە قوربانم سپاس دەکەم زۆر جوان مامەدە کاک کاکاوە بەڕێستان وەکو ئەوەی چەندین ساڵە خەریکی ئاواز و مناجاتی ئاینین لە ڕۆژهەڵاتە کام شاعیرانە زیاتر گرنگیان پێدرێت لە بابەتی مناجات و ئەو شعرە کلاسیکیانی کە هەیە لە ئەدەبیاتی کوردیدا ئەرز بێ خزمەت و لە سەرەتاوە تۆ بگرە لە خانەقاکان لە تەچیەکان زۆرتر لە ئەشعاری وەفایی زۆر چێژوەردەگرن تۆ بگرە مامۆستا مام لەوانە زۆران چێژوەگرتۆ مامۆستا ناڵی مامۆستا مەحوی مامۆستا مەولەوی سەر شاعری هەورامان مەولەوی تاوگۆزی زۆر لەویش چێژوەردەگیرە لەم شاعرانە زۆر بەرزندامە خۆت زیاتر کامیانە پێخۆش وەڵڵا هەموو لای من شاعرانکی گەورە و زۆر لێهاتوو ئەهلی عرفان و تەسەوفن زۆرتر ئەرزکەمە خزمەت من لە شاعری ماباد مامۆستا وەفایی زۆرتر کارەکەمان لێوە لە شعری ئیسفادە کردو لە مامۆستا ناڵیش لەدوانە کاگە من تۆ چی زیاتر وەڵا قوربان خۆمانە پڕنانی گەوهرن بەڕاستی ئەچن باس و خواست بکەین بای ئەوەندە نییەکی گویان لێ بگرین بەڕاستی پێمان خۆشە بچین لای بەرهەمێکی کاکاوە هەوا قزمام کاتەوە لە عیشق و خۆشەویستی ئەم بەڵێ قوربان لە خزمەتە البيات دخيلك روم يا محزون وقت زان قردن كتسو شرمنده يساول يا رسول الله يا
مانجی رمضان هاتوا چون مانجی خدا بو شادی دلیم وکو نورو سرا یا رسول الله یا رسول الله یا شیء مدینه یا رسول الله یا شیء مدینه الله یا شیء مدینه يا رسول الله يا شيء مدينة يا شيء مدينة هركز عاشقته دلي مشينا قربان دلي مشينا يا أم قربان پایای برزدن هر خون با قربان پایای برزوبم پایای برزوبم فدای پیروزی روی سر عرضت بم روی سر عرضت بم يا رسول الله يا شيء مدينة يا شيء مدينة هكذا عاشقته دلي مشينا قربان دلي مشينا يا رسول الله ناولتني خوشا قربان ناولتني خوشا أراقد والله بوني ديوانا وشاب مريم بوني ديوانا وشاب يا رسول الله يا شيء مدينة يا شيء مدينة هركز عاشقته دلي مشينا قربان دلي مشينا يا رسول الله يا شيء مدينة قربان يا شيء مدينة هركز عاشقته والله دلي مشينا دلي مشينا یاخوا دەستان خۆش بێ
دەستی و برایانش خۆش بێ دەست خۆش کاکاویان هەر قسوور و هەر کەم و کۆڕۆشی و بمبەخشن دەستان خۆش کەرەتە لەگەڵەوە خۆش بەڕاستی زۆر جوان بەبێ ئامادەکاریش دەستەکانی خۆش بەڕاستی پڕ بوو لە زەنابش خۆش بێ ئیسفادەمان زۆر عالی بوو یاخوا خۆش بی کاکاوگیان بینەوە سەر کۆمەڵێ بابەتی کوردەواری ئەسلیمانەیەکی منتیقەی موکریانە چکە منتیقەی موکریان خۆتەزانی لە ئەدەبیاتی نووسین و وتنە لە پێشەنگان بەڕاستی چ شتێکی مۆرکی ئەو منتیقەیە مڵکی ئەو منتیقەیەمانەیە کە تەواو کوردی و موکریانیە لە ناوتەکێ و خانەقاکان یان لە ناو ئەدەبیاتی کوردی یان لە ناو مۆسیقای کوردیە وڵای من بۆ خۆم کە هەر لە منداڵیەوە لە خانەقاکان لە تەکەکان هاتچۆم کردوم و چوم و هەمووشۆم هەبووە زۆرتر بە هەواکانی عێرفانی و خانەقایی و دەروێشی مامۆستا ماملێ بێسا گەورە بووین هەوایەکی زۆر تایبەتی کە دوایش لەگەڵ خزمەت جەناب بدەم ئیشارەمان پێکرد ئەرە ئای بە زولف و ڕوخسار شتێکی زۆر تایبەتیە ینی لە تەواوی خانەقاکان دەکوترێتەوە دوایەکی دیکەشمان هەیە گوڵەکەمە داڵێن گوڵەکەم داڵێن هەموو وەختە وەسەڵێن هەی خوددایە بێتەوایە بینایە ئیچارە ئەوەیەم بێتەوایە بینایە ئیچارە ئەوەیەم ئەو ئارای بە زولف و ڕوخسار و ئەوانە تایبەتین ینی مۆرچی دەتوان بڵم وکریانە ئەرەی بە زولف و ڕوخسار یەک ناوبڕمان هەیە ناوبڕێکی کورتمانی و دواتر بەردەوام دەبین ئینشاءالله ئازان دەچین لای ناوبڕێک و بەردەوام دەبین دواتر أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين سيقول السفهاء من الناس ما ولاهم عن قبلتهم التي كانوا عليها قل لله المشرق والمغرب يهدي من يشاء إلى صراط مستقيم آمن الرسول بما أنزل إليه من ربه والمؤمنون كل آمن بالله وملائكته وكتبه ورسله إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر سلام هي حتى مطلع الفجر قال إن كنت جئت بآية فأت بها إن كنت من الصادقين فألقى عصاه فإذا
هي ثعبان مبين ونزع يده فإذا هي بيضاء للناظرين وڵازان و خۆشەویستانمان بەردەوام دەبین لەگەڵتان لە بەرنامەی سی گەوهەر دەچمە لای کاکعابێت ئەگەر سرودێکی دیکە دامادە بێ پێمان خۆشە گوێبیستی بین لە خزمەتان خوددار. فداد بام يا رسول الله هاتو مستي لنور إخوان لسرشي ليم نظرنا لعشقي تو دناليني يا لعشقي تو دناليني دفي درويش وناليني لعشقت عارف يا عقلم دنا ليني وكوب البول كشو روش نيا غافل ضعيف وزريد هر وقبي فداد بم يا رسول الله هاتو مسي بنوري خوا لبلشي ليم نظرناكي لسرشي ليم نظرناكي لعشقي دنا ليني كان لعشقي دنا ليني دفي درويش عليني هاي دفي درويش عليني لعشق عارف في عقل
كشاور يا غافل ضعيف وزرع دهر وقبي كشاور يا غافل ضعيف وزرع دهر وقبي في قلبي يا رسول الله تومستي يا بنوري إخوة لبرشي لي يا منزلناكي لبرشي لي يا منزلناكي لعشقي تو دناليني يا لعشقي تو دناليني دفي درويش ناليني هاي دفي درويش ناليني لبرمستي دوشاواني دل الروح بيه بقرباني لبرمستي دوشاواني دل الروح بيه بقرباني دريجي شاول هجراني شطيف المسكي درمنتي شطيف المسكي درمنتي في دربه يا رسول الله تومستي لنور إخوة لزر شيلي نزرناكي لزر شيلي نزرناكي لعشقي تو دناليني يا لعشقي تو دناليني دفي درويش ناليني هاي دفي درويش ناليني على عیساقی مستان به حقی پیر میخانه على عیساقی مستان به حقی پیر میخانه بگردیش به نجامی می و یاری چا بجانایا بگردیش به نجامی می به یادی چا بجانایا بلادم یا رسول الله تومستي لنور إخوة لزرشي ليم نزرناكي لزرشي ليم نزرناكي لعشقي تو دناليني لعشقي تو دناليني دفي درويش ناليني هاي دفي درويش ناليني یاخوا دەستان خۆش بێ و دەنگتان نەڕزێ دەستەکان خۆش بێ وڵاهی کۆتایی پێبێن و بەرهەمێکمان هەیە ئینشاڵڵا کاکاوە بە پلەیباک بۆمانەڵێ زۆر بەخێر بێن دەستان خۆش بێ دەستەکانتان خۆش بێ عەزیزە بەخوا بەخێر بێن ئازان و خۆشەویستانمان تا بەرنامەیەکی دیکەی سیگەوهەر بە خزمەتتان دەگەینەوە و بەخواتان دەسپێرین میهر و ڕەحمەتی مانگی پیرۆزی ڕەمەزان بڕژێت بەسەر هەموو لایەکتاندا تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ شەوێکی پڕخێر و بەرەکەت بۆ هەمووان خواتان لەگەڵ بێ
سرا